بۆ میدیا فاسدەکان و میدیاکارە فاسدەکانە حکوومەتە حەلیم و کوردستان لەم سەروبەندە حەساسە وا دەوڵەتە ئێرانی لە حەزیزە تاریخی خۆیەسی دووچارە بوحرانە بنەڕەتی و قەیرانە ئیدئۆلۆژیک بووگە و مەفهومە دەوڵەت ملەتیەکەی بۆ ناچێتە بەرەو تەزادە گەورە و شەڕت دەسەڵات کەوتکەسە ناوی و لە کەرەستەیە خەڵکە زۆر و بۆر کەڵک وەرەگرن تا بێ محتەوا و بێ مستەوا لە ناوە خیابانە بۆ شەڕی دەسەڵات بەکاریان بێرن لەم سەروبەندە کەسایەتی ئینقلابی و کەسایەتی قەستکەرە دەسەڵات لە ناو ئەم سەرزەمینە و دەرکەوتکە و ڕەهبەریەتە ئەم قیامە و ئەم ئاخێزە کوردانە ئەکات و ئەم بازیە لە دەسە دەوڵەتە ئێرانی دەرتێرێ ئێوەی دار خواردگە فاسد تا بنە دەندان بزانن ناتان کەم بە چمکە ئەبستراکت بەڵکو وە دەرتان ئەخەم دانە بەدانەتان لە عەلی و ئەحمە و نەریمان و شەحلا وەختە خۆی ئەکەونە بەرە قەحرە ئینقلابی با بزانی لەم فەسادەی دەوڵەتە ئێرانی و حکوومەتە حەلیمە وا بەسەر ئەم مردمە لە تۆقاندن و گەمژاندن و دەرکردنیان لە خەڵکبوونە هاوکارە چڕۆپڕن خیانەتە دانە بەدانەی ئێوەی فاسدکارە خائن لە دادگاهە مردمیا جواو ئەدرێتەوە با بزانی منم سەرزەمینمە تەقدیمە ئێوە نەکردگە لە سلێمانی وێ لە هەولێر وێ لە کەرکووک وێ یەخەتان پێ ئەگرم ئەتان دەمە بەرە ڕەجمە خەڵک با بزانی ئەمیلیانۆ زاپاتا جووتیارێکی بێسەواد بوو گاریبالدی هەروە با بزانی هۆشیمینە لەم لەندەنە خەریک بوو لە ئوتوشویە کاکاریە کرد با بزانی مەئۆ بە 12 نەفەر دەسی پێ کرد با بزانیت ئەو ڕەهبەرەی وا خۆ کردە و خۆی دەرتێرێت تاوانە مێژووتان لێ ئەسێنێتەوە تەمامە ئێوەی فاسد هەیکەلگەلە بۆگەنە ڕۆشنفکریە ناڕۆشن فکرە فاسد لەم سەروبەندە کە هانە شوێنە خەسەندنە خەڵکە هانە شوێنە ئینحرافدانە بیرە ئازادیە بە دەستگاگەل و تۆپگەلە میدیایی تانە با بزانن و بەر قەهرە ئینقلابیە خەڵکیەکەون با بزانن وانە سەرە مەرگە و با بزانن قڕتانەکەین یەک بار بۆ هەمیشە لە تاریخە قڕتانەکەین مەکەونە بەرەی دەوڵەتە ئێرانی فاسدە کوڕە فاسدینە ئەوە ئەختارە ئاخرەدان پێتان جەماعەتە گەڵدەڵپنە تابوونە دەندان بێشەرەفە ڕەوشن فکر نەمایە فاسدە بێ ئەقڵە خائن هەواستان بوێت هەواستان بوێ ئێمە بۆ بەزەکە دەسەڵات ئێوە نایەڵینەوە ئێمە بۆوە دەرخستنە مەنافع گشتی واقعی تێرینۆ زال و گەل و ئەنگەڵگەلە وەکو ئێوە محاکمە ئەکەین وەکو چۆن ئایشمەن لە ئورشەلیمە محاکمە کریا ئاگام لە پەیجەکانتان و تلویزیۆنەکانتان هەز لەم سەروبەندە چۆن ڕەفتارەکەن دەوڵەتە ئێرانی خەڵکی کێشاگەسە خیابان بۆ شەڕە دەسەڵاتە خۆی ئێمە خەڵکە ئینقلابی و دەرئەخەین لە فەزایە تەجروبەیە ئازادیە بە ئەربابە یەهودی ئەمریکاییانە و ئینسانێک کە قەستە دەسەڵاتی کردگە ناتوانێ بیواتە دواوە و ئێمە لە دەستیان ئەتەرازێنین وەختێ خەنجەرەکە هاتە بنەملە حیز و کوڕە حیز ئەفەهمیتە کە کیا تەرەف بووی فارس واتنی وقتی جیک مسئولت بود فکر زمسونت بود و اما احزاب فاسد بێشەرەف منتسب کردی واتنی ئەو سائەیان وت بای معدە و
گازە ڕۆخەڵا یا دەنگی هەز یا بۆی هەز ئینسان ئەو سایانوت ماڵە دنیا یا بۆ غەرەزە یا بۆ مەرەز ئینسان بۆ هەنێکی دەکەوێتە پشتە میلەکانە زندان یا بۆ تۆڵە سندنە یا بۆ تموح و تەماحە یا بۆ عەشق و خۆشەویستیە یا بۆ کینە و ڕقە بێشەرەفینە ئێوە بای معدە و گازە ڕۆخەڵایش نییەن تۆ نە تەماعە هەز تۆ نە ڕق و کینە هەز تۆ نە سۆز و عەشقە هەز تۆ شتێ نییە لەم دنیا پێوەبەر بخوا تۆ ئەمە حەیاتیتیانیە فاسدە کوڕە فاسد بڕۆ تماشای فیلمە ئەحمەقەکانە بکە گەڵدەڵپنە فاسۆلیا خۆرەکانە ناوە ئوردوگات وا مەشایە لە ئامادەگیە مطلقە نەزامیە واینا مانگی دەفعەیەک مانۆڤرە نەزامیان بدایە خۆتان بە عنوانە نوێنەر مردم و منجیە مردم تەلەقیە کرد ئیستا گەرەکتە مردمە ناوە خیابان بێقنە تۆ بپارێزێ وا تۆ خۆت لە ئوردوگانە دەتوانی قنە خۆت بپارێزی چۆنە دانێ لە ئێوە ناترازێت لەسەر ڕق تووڕەی ئینسان و ئینسان لەسەر سۆز عەشق لەسەر تموح تەماح منافع ئیستا 4 نەفەر لە کارمەندانە دەوڵەتە ئێرانی لە کونسولگەریە سلێمانی هەولێرا بکوشتایە ئاخە بێشەرەفە کوڕە بێشەرەف تۆ دەمەکەی تۆیژی قاسم لو ڕەحبەرمە و هەڵەخەیتۆ بە دیارە سەحرا ڕوودی وە بەرچاوە هەرچی حیزە ئێوەمانانە لە هەولێرە هاتو چوو ئقدامتان بۆ تەرۆری نەکرد نەک ئەوەی کە بیکوژن ئقدامکەن بۆ تەرۆری دەی تۆ قنە خۆت ناتوانی بپارێزی بێشەرەف وەفواد وە قنە خۆت نییە نوێنەرە ئێرادەیە مردمە ئێمە ئەکەی من پێتانم نەوت ئەرتەشە ناتۆتان پێبەن فاسدن دەبڕۆ تماشای فیلمەکانە خۆ بکە موشەکە ئەوەڵیان لێ داگەن قوتار بووگن پێیان وتکن چۆری کە نەمایشە کاورا چووگەسە سەرە کونەکان دەسی بەرز و کرگەس و کلاشینکۆفە حیزەکەی گرکەسە دەست و موشەکە دوم داگێ لە قمی تۆپانگێسی ئاخە خوێڕی نەمایشی ئەنتەر تۆ گەرەکتە بە نەمایش جوولەکە بازی و تۆپین خەڵک بێریتە پشتە خوات وەختێ قودرەتت نییە مەنافع گشتی بۆ گشتە خەڵکی دەرخەی حاکمیەت ئەدەیەکی قەلیلە وا مەنافع خۆی بەناوە مەنافع گشتی بە خەڵکی ئەفرۆشێتەوە تەمامیەتە کارە تۆ ئەمەسە لە بەرامبەر ئەم عەمەڵە مەنافع گشتی بە سوورەتە واقعی دەرخەی تا ئاحادە مردمە بێ منفعەت کریاک خۆی تیا بوێنێتەوە و لە مقابڵە حاکمیەتا بوێسیت و حکوومەتە ئەقەلیەت قبوڵ نەکات تۆی فاسۆلیا خۆڵە گەردەڵپنە ئامەڵە دەوڵەتە ئێرانی کە تەنها وجودت لەوێ ئەوەسە خوێن بدەیت تا ساختارە حیزب دموکرات و کۆمەڵە وەکو ئادرسە کورد بمێنێتەوە خەریکی مەنافع بووگەنە خۆت بە عنوانە مەنافع مردمە کوردەوە قەومی کریاگە ئێمە معرەفیکەی جارێکی تر تکراری کەمە حاڵی و بوێت وەختی ئەڕۆیتە بیمارستان نەبزە دەسە ئەگرن فشارە خوێنە ئەگرن بەرزی و نزمی هەناسا ئەگرن میزانە ئۆکسیژنە خوێنە ئەگرن پێی ئەژن ئەلائمە حەیاتی یعنی ئینسانی حەیاتی واتیە وتم پێت ئینسانێک یەسری حرەکەت ئەکا لەسەر ڕق و کینە لەسەر تۆڵە سندن لەسەر عشق و سۆز لەسەر تموح و تەماح یەکێ ئەوێتۆ قاچاقچی یەکێ ئەوێتۆ ماوادە مخەدەر فرۆش یەکێ ئەوێتۆ مەعشوق کوژ یەکێ انتقام لە قەبیلەیەک ئەسێنێتەوە ئاخە حەیزە کوڕە حەیز تۆ ناتوانی لە خۆت و لە قنە خۆت و لە ڕەفیقەکانە پاڵە دەسە بچووکترین تا کەی هەڵەگرکەم گیانە کەسیفەتە هایتە درۆزنی هایتە بەرساختەی هاتێ لە توو لە عمر تا فاسد لەحزێ لە دەروون تا و ئازادی فکرێ نەکرد کەسەوە
چه بڕەسێ بەمەی کە تۆ لێو دوابوویتۆ نوێنەرە ئەم خەڵکە ئێمە نوێنەرایەتیە ئێرادەیان کەی کەزە نەیگرت ناخوا خەڵک بەلایە مهم نییە ئەتۆپیت دێ خوێڕی تۆ ناتوانانی لە خۆت دفاعکەی لە خۆت وەختە خۆی پێتانم نەوت ژنەکانتان لە ئوردوگا لێتان ئەسێن و زاتتان نییە قسە بکەن تۆ لە قنە خۆت و لە ژنە خۆت ناتوانانی دفاعکەی تێ لە مردمێ دفاعکەی کوڕوزە بەرە دووربین لێمان ئەکوژێن ئەی تۆ مەگە هێزە نظامی نیەی هێزە نظامی وا لە ژێرە درۆن و موشەک و تۆبارانە خوێڕی ئەو کەڵەشینکۆفە حیزە چییە دانیا گەشتیافی کەی چیە و کەڵەشینکۆفە حیزەوە دەستۆ دەریەخەی و ئەوە داڵ و کەڵەشینکۆفمان هەسوو چیەوە یعنی چۆن تۆ حیجمانۆڤرێکە نەبوو پەرش و بڵاو بوون و براڕۆ و لێمان قۆمیاگۆ بڕێنە بنە بەردوو نەمایش بین و عەکسان دەرخەین ئەم فەزا نایەڵم ئەوە قڕۆغی کەنێوە نایەڵم بە دەوڵەتە ئێرانی و حکوومەتە حەلیم وا بکەن بە مردمە ئێمە لەگرا ئینسانە حەقیقی دەرکەوتگە دەرپێتان دا ئەکەنم ئێوەی یەک لەحزە تەحمل فەزای ئازادە سیاسی ناکەن نایکەن من لە ئەگورای ناوە خیابانە یەخەتان پێ ئەگرم تۆ فکرەکەی بەم حیزە توانی بیوەیتە بەرەو بڕۆیتە ناوە قڵای قایم و وەکو بەرازە ناوە گەڵا کۆن مشە مشکەی و مخکەی تۆ قسە نەکەی نا فەزا گۆڕیاگە ئینسانە حەقیقی قەستمند ئینقلابیات کەسە بەرەو و ئەوانەی حکوومەتە حەلیم بزانن هەروە کە ئیستا وەکو سەگ لە جمهوری ئیسلامیە ترسی سنوورت حەیاتت مەماتت وا لە دەسە منە نایەڵم دەمکەی تۆ دانەدانەتان محاکمەکەم بابزانی کەسافەت و عفونەتە وەکو ئێوە لە بەدەنە ئەم مردمە جەڕاحی ئەەکەم ئەوە ئاخرین اختار بوو بە ئەو بێشەرەفە فاسدکارانەی حکوومەتە حەلیم بە بێشەرەفەکان ئەحزاب منتەسەب بچۆ خوێڕێ بچۆ قنە خۆت بپارێزە بۆ قنە خۆت وەفات بوێت قنگ پارۆ کەرۆ فاسۆلیاخۆ فاسد و کوڕە فاسد تۆ فکرەکەی خەڵکەمە ناوێنێ خەڵک گەوجە خەڵک نازانێ ئیدعاکە احتسابە سەراسەریەکەی کارە سپای پازدارانە کارە ئیسلاح تەڵەبینە کارە حاکمیەتە دەوڵەتە ئێرانیە تۆ فکرەکەی وەنەمایش خۆت حفزەکەی تا بگەیتە لە ختەی ئاخر بەشداری لە حکوومەتە تۆ فکرەکەی من تێڵم لە فەزای بازە سیاسیە تۆ قسە بکەی تۆ ڕەهات بێژی دەرکەوی من ناڵم ئەربابەکە دەرکەوێت ئیسە تێڵم تۆ دەرکەوی بڕۆزی قم بە دەوڵەتە ئێرانی کردگە دەوڵەتە ئێرانی لە چی ئەترسێ دەوڵەتە ئێرانی لە دانەیە ئینسانە عادی جامعە ئەترسێ وا خۆی بە مەحکوم ناوێنێ خۆی بە حاکم ئەوێنێت ملیارد ئینسان خۆی بە مەحکوم بوێنێت متاڵەبەی بێ خواستی بێ حاکمیت توورێکی حساو ناکات لەبەرەوەی جێگەی تەکان ناخوا ئەو حاکمە مەحکومە یەک نەفەر خۆی بە مەحکوم نەوێنێت و خۆی تەشە نەبدات و خۆی بە ساحیبە خاک و دەسەڵات بوێنێت ئەم ئەپیدمیە تەمامەم جامعە ئەگرێتەوە و ئەمەسە کە شکستیان پێتێرێت و هەیکەلە ئاخێزە کوردان و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەیکەلە ئینسانە قەستە دەسەڵاتکەرە عادیە نە قارەمانە نە ئیسارگەرە نە شمشێرەدا لە هەور ئینسانێکە ئیرادەی کردگە ئیرادەی کەس بەسەر خۆی و تەحمل نەکە متوەجێ بووی ئەم دیبەیتانە وای کەم و لە سەرتانە لەم سەردەمە ئاگر و خوێنە ئیتمامە حجەتە حکمە مەرگتانە
لێو دوا استناد ئەکەم بەم دیبەیتانە لە محاکماتە مەردمیابەر عەلەیهتان. با بزانی من کارە خۆم خاسەزانم، وەکو دادگاکانە هەڵەبجە واورد و درستان تێرم لە پای ئەو دادگای هەڵەبجە تەقاسە تاریختان لێ ئەسێنم و پێتان وا بوەتوانن دەرچن بەدەسیوە. نایەڵم دەرچن بەدەسیوە. من ئۆسای داسانەکەم، پەروەندەکەتان خاسی چاخەکەم ئەوە اختارم پێتاندا. ئەم دەوڵەتە ئەم بازیە قودرەتە ئەکاوە من ئەم بازیە قودرەتە لە دەسی دەرتێرم. عەلی ئەمێنێت و حەوزی من ئەمێنێم و ئێوە، من ئەمێنێم و ئۆمقە فەسادە ئێوە. بابزین تەککیا تەرەفی ڕۆڵە. حاکمیت وەختی گەرەکی تۆ دەرنەکەفی تۆ ئابستراکتۆ ئەکاتۆ هەرچی وە دەرکەوتنەکانتە لێت ئەسێنێت. منە پەیمانە حەیدەریە پیاگە خەڵکە کرماشانە کوردە 43 ساڵەیە فڵان ئەمانە گشتی وە دەرکەوتنەکانە منن، تەعەیونەتەکانە منن، لێمەسێنێتەوە. ئەم کاتۆ خەڵک، ئەم کاتۆ ئینسان مەوجودێکی نامتەعەینە، چمکێکی ئابستراکتە. هیچ حیاتێکی تاریخی نەوگە، هیچ حیاتێکی اجتماعی نەوگە، هیچ کەسێ نابزوێنێ. بۆیە چمکە ئینسانە ئازاد هیچ ئینسانێ نابزوێنێت. وەلێ وەختی تۆ وە دەرخستنە پێدا بە ئینسانە ئازاد، تەعەیوناتە پێدا، ئەو جار دنیا تەکانەدا.